سەبارەت بە قسەکردن بەو ڕۆژێکی ئێستا لە تورکیا دەگوزارێت کە دەنگدانە سەعاتێک کەمتری ماوە نزیکەی 50 خولەکێک ماوە کە سندوقەکانی دەنگدان یاخود بنکەکانی دەنگدان بەڕووی دەنگدەران دابەخرێن ئایا هیچ حاڵەتێکی لە ناکاو هەیە یاخود تایبەت هەیە کاتەکە درێژ بکرێتەوە یاخودنا تا ئێستا دیار نییە ئەوەی کە هەیە نزیکەی 50 خولەکێک ماوە بۆ ئەوی کۆتایی بە دەنگدان بێت هەروەکوی لە کارنامەکەدا دیاری کرابوو بۆ قسەکردن لەسەر بابەتی تورکیا و ئەو دەنگدانەی کە ئێستا لەوێ بەڕێوە دەچێت گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عومەر عەبدولستار شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان دەکەم. دکتۆر سڵاوت لێبێت ئەم هەڵبژارنەی کە ئێستا تورکیا پێدا تێدەپەڕێت چۆنی هەڵدەسەنجێنی؟ يعني بعد التحية باڵێ دوای سڵاو و ڕێز بۆ ئێوە من لەو باوەڕەدام ئەو هەڵبژاردنە زۆر گرنگە بۆ تورکیا هەروەها گرنگە بۆ ناوچەکەش بەگشتی چونکە تورکیا لە ماوەی چەندین ساڵە عێراق و ئێران و تورکیا بوونەتە بەشێکی زۆر خاوەن پێگەیەکی زۆر گەورەن لە ناوچەکە هەروەها وەک دەشبینین ڕۆڵیان هەیە لە سەر ناوچەکە ئەو کێشەکە ئەوەیە یاخود دەتوان بڵێم ئەوەی گرنگە ئەوەیە تورکیا ئەمڕۆ بەو هەڵبژاردنە 100 ساڵەی یەکەمی تێدەپەڕێت واتە 100 ساڵ بەسەر ئیمپراتۆریەتی عوسمانیدا تێدەپەڕێت لە 100 ساڵی دووەمدا من پێشبینی دەکەم کە پێویستە تورکیا ئەو سەدەیە شتێپار بکات کە سەدەی تایفەگەریە من پێشبینی ئەوە دەکەم کە لە 5 ساڵی داهاتوودا ئەگەر هەمان لایەنەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنیش ئەگەر بیبەنەوە خۆیان بە میراتگیری ئەتاتورک دادەنێن بەڵام لە ماوە 20 ساڵی ڕابردوودا ئۆردوغانیش پەیڕەوی هەمان ئەو پەیڕەوەی کردووە دەیانەوێت ئەم جارە شکست بە ئەردوغان بهێنن بەڵام ئێمە چاوەڕێ دەکەین بزانیم ئەم شەو خۆ ئەو هەواڵە ڕادەگەیەندرێت کە ئەردوغان دوای ئەوە ساڵە شکست دەهێنێت یاخۆت هێشتا توانای ئیدارەدانی هەیە. ئەگەر وەکو من پرسیار لە تۆ دەکەم ئێمە هەموو دنیا چاوەڕێ بزانین چی دەبێت ئەگەر پرسیار لە تۆ بکەم تۆ وەکو شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان بیر و بۆ چوونی تۆ یاخود بۆ چوونی تۆ سەبارەت بەم هەڵبژاردنە چۆن دەبێت پێت وایە کە هەر ئۆردوغان دەیباتەوە یاخود نا؟ بە ئەگەر شرۆڤەی بکەین من لەوانەیە پێشبینیکردن زۆر ئاستەم بێ بەڵام وەکو هەڵسەنگاندن یاخۆت شرۆڤەکردن من دەتوانم بڵێم کە دەرفەتی ئەردوغان زۆر گەورەترە یا چانسی بەهێزترە لە هی کەمال کلژدار ئۆغلۆ لەبەر ئەمەش چەند هۆکارێکی هەیە من ئێستا پێشبینی ئەوە دەکەم کە ئۆپۆزیسیۆن دەباتەوە و هەروەها کشانەوەی محەڕەم کنجە ئەمەش چانسێکی دیکەی بۆ ئەردوغان زیاد کردووە لێرە من لەو باوەڕەدام کە ئەردوغان و ئیدارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گشتی دەبینین لەوانەیە پێویستی زیاتر بە ئەردوغان بی ئەو ئیدارەیە لە کاتێکدا کە کلژدار ئۆغلۆ بتوانێت پاڵپشتی وڵاتانی ناوچەکەش بەدەست بهێنێت زۆر ئەستەمە بەڵام ڕەجەب تایب ئەردوغان ئەو چانسای زیاترە بە تایبەت دوای ڕێککەوتن لەگەڵ وڵاتی سعودیا. پێت وایە پاڵپشتی وڵاتانی ناوچەکە زیاتر بۆ ئەردوغانە وەک لە کلژدار ئۆغلۆ؟ لا
في مصالح أردوغان لبرجەوەندی ئەردوغاندایە پاڵپشتی چونکە ئێستا باس بابەتی ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ سووریا هەروەها بانگێشتی بەشار ئەسەد بۆ کۆمکاری عربی هەروەها لێرە دەبینین کە پەیمانێتێکە لە نێوان تورکیا رووسیا و ئێران و سووریا ئەمە و لەوانەیە دوای سەرکەوتنی ئەردوغان لەو هەڵبژارنە بەشار ئەسەد پوتن یاخۆت سەرۆکەی ئێران ئەوانە هەمویان پەیوەندی بە ئەردوغانەوە بکەن چونکە ئەوان هاوپەیمانێتێکی چوار قۆڵیان هەیە و تورکیا لەسەر دەمی ئەردوغاندا تا ڕادەیە کاریگەر بووە لە شەڕ و ناکۆکیەکانی ناوچەکەش. باشە تورکیا کە ئێستا بە سیاسەتێکدا تێدەپەڕێت بە سەرۆکایەتی ئۆردوغان ئەم هەڵبژارنە یەکلای دەکاتەوە ئایا جارێکی دیکە ئۆردوغان بێت یاخود بگۆڕدرێت ئایا تورکیا پێویستی بە گۆڕنی سیاسەتەکەی هەیە کە بەرامبەرەکەی ئۆردوغان کلژدار ئۆغڵو بێ سەرۆکایەتی بکات یاخود هەر ئۆردوغان باشە بۆ ئەم سیاسەتە پرسیارەکە ئەوەیە تورکیا پێویستی بە گۆڕنی سیاسەتەکەی هەیە یان نییە؟ کلژدار ئۆغڵۆ ئەو هەموو شتەکانی خۆی خستۆتە ڕوو بە تایبەت بەهای دراوی تورکیا کە هەروەها سەبارەت بە کە باسی هەڕەشەکانی ئاسایشی خۆراکی کردووە ئاسایشی خۆراک پەیوەندی بە هەموو جیهانەوە هەیە نەک تەنیا بە تورکیاوە هەروەها دەبینی سیستەمی سەرۆکایەتی هاتۆتە ئاراوە ئێستا ناوچەکە پێویستی بەو سیستەمایە کە لە تورکیا پەیڕەو دەکرێت بۆیە من لەو باوەڕەدام کە بەهاتنی دووبارە هەڵبژاردنەوەی ئەردوغان عێراق تورکیا پاشەکشە ناکات لەسەر ئاسی ناوچەکە باڵکو ئەمە هەرچەند ئەمە دوا چانسی ئەردوغانە لە ماوەی 5 ساڵی داهاتوودا کە مافی ئەوەی هەیە خۆی هەڵبژێرێتەوە بەڵام ئەگەر دەریش بچێتەوە من لەو باوەڕەدام کە هەنگاو بەرەو پێشەوە دەنێت بەرەو دواوە. باشە کارنامەکەی کلژدار ئۆغڵو هەروەکۆی کە زۆرێک لە شارەزایان تەنانەت لە میدیاکانیشدا بە گرنگ و باشەوە وەسفی دەکەن بۆ تورکیەکان یاخود بۆ ناوخۆی تورکیا ئەگەر وایە فرسەتی کلژدار ئۆغڵو بۆ بوون بە سەرۆک نزیکتر یاخود باشتر نییە لە ئۆردوغان ئەگەر بەپێی کارنامەکەی بانگەشەی هەڵبژاردن بێت؟ با سەیرێکی بکەین من لە دیدگای خۆمەوە قسە دەکەم. باشە ئەگەر ئەوان کاندیدێکی دیکەیان بهێنە باە بەڵام کلژدار ئۆغڵۆ نەبایە با نوێنەراتی ئەو شەش لایەنەشی کردبایە لەوانەیە بیبردبا بەڵام ئەوە جاری چەندەمە دەبێتە ڕکابەری ڕەجەب تەیب ئەردوغان لێرەدا ئەمە ئەوە دەردەخات کە کەسێکی پەسەندکراو نییە. دواتر دەبینین ئەردوغان پەکەکە ڕەت دەکاتەوە پەکەکەش لەلایەکی دیکەوە لەلایەن ئەردوغانەوە بەوە تۆمەتبار دەکرێت کە هەدەپە باڵی سیاسی پەکەکەیە لە کاتێکدا کەمال کلژدار ئۆغڵۆ هاوپەیمانێتی لەگەڵ هەدەپە کردووە بۆیە ئێستا من لەو باوەڕەدام کە هاوپەیمانێتی کردن لەگەڵ و دەشبین وەک دەشزانین کە ئێخوانەکان باڵانسی بەهێزیان هەیە هاوپەیمانێتیان لەگەڵ ئەردوغان هەیە بۆیە من لەو باوەڕەدام کە لەگەڵ کشانەوەی محەڕەم ئەکینجا ئەم دەرفەتە زیاتر بە ئەردوغان دراوە و هەروەها چانسی بردنەوەی بۆ کلژدار ئۆغڵۆ زۆر ئەستەم کردووە. من دەڵێم ئەردوغان دەباتەوە لە پەرلەماندا لە سەرۆکاتی بەڵام هەرچی پەیوەندی بە هەڵبژاردننی پەرلەمانەوە هەیە لەوانەیە تا ڕادەیەک نیوە بە نیوە بێت یاخۆت باڵانسێک لە نێوان هەموو لایەنەکاندا لە هەڵبژاردننی پەرلەمان بەدی بکرێت بەڵام لە سەرۆکاتیدا من لەو باوەڕەدام ئەردوغان چانسی بردنەوەی زیاترە. دکتۆر دەمەوێت سەرنجت بۆ بابەتێک ڕابکێشم کە لە پێگەی CNN ئەمریکی بڵاو بۆتەوە لەبارەی هەدەپەوە
باسی هەدەپەت کرد بۆیە دەمەوێت سەرنجت بۆ ئەوە ڕابکێشم دەڵێت کە وەکو ڕێگەیەک بۆ شکستهێنان بە ئۆردوغان سیاسەتەکانی لە تورکیا دژ بە کورد هەدەپە ئێستا لەژێر ناوێکی دیکەیە با بڵین بەکو لە بڕووی کۆمەڵێک بابەتی سکاڵا و یاسای ئەوانە بەناوی پارتی چەپی سەوز پێگەی سیانیانی ئەمریکی ئەم پارتە کوردەی وەکو کینگ ماکەر وەک پاشا دروستکەر ناو بردووەگەوەی کە ئێستا پژگیری لە کەڵزار ئۆغڵو دەکا بەرامبەر بە ئۆردوغان ئایا فعلەن هادەپا دەتوانێت ببێتە پاشا دروستکەر؟ من لەو باوەڕەدام لە ماوەی 80 ساڵی ئەتاتورک با ئێمە باسی ئەوە بکەین لەلایەن باوەڕداران هەوا ملەت گۆرش یاخۆت ئیسلامیەکان کە لە شاری ئەربەکانەوە هاتبوو هەروەها کوردیش کورد و ئیسلامیەکان ئەوان لە ماوەی ئەم 80 ساڵە دوور خراونەتەوە ئێستا ئەردوغان لە دوای 2022ەوە ئەو هاتووە دووبارە ئەوانەی هێناوەتەوە واتە کوردی هێناوەتەوە باسی کوردەکە و باسی مسلمانانی کردووە ئەو کوردانەی کە لە پەکەکە دوور دەکەونەوە واتە چارەنووسی کورد و چارەنووسی ئەردوغان بە یەکەوە بەسراوەتەوە بەڵام بەو مەرجەی ئەو کوردانەی کە خۆیان لە پەکەکە دوور دەخەنەوە ئەو کات هاوچانسن لەگەڵ ئەردوغان ئێستا دوای بەهاری عربی ئەمە تەحەدایەکی زۆر گەورەیە بەرامبەر بە کورد کە لە داهاتوودا چاوەڕێ دەکەین ئەویش ئەوەیە کە پەکەکە چۆن چەکی خۆی دابنێت چونکە ئەمە گەورەترین تەحەدایە کە خەڵکیش چاوەڕێ دەکات ئەنجامەکەی چی دەبێت دەمەوێت دو پرسیارت لێ بکەم دکتۆر بالەوە زیاتر کاتت نەگرم ماندوومان کردیت پێت وایە هەڵبژارنەکە لە خولی یەکەم تەواو دەبێت یاخود دەچێتە خولی دووەم سەبارەت بە سەر و کۆمار يعني التحليلي من وەک کەساتی خۆم بەو شێوەیە يعني پێشبینی من ئەوەیە کە شتێکی واردە ئەگەرێکی بەهێزە کە بچێتە گەڕی دووەم بۆ ئەوەی هەر یەکێکیان ڕێژەی 50 بەدەست بهێنێت ئەو کاتی دەچێتە دەوری دووەم چونکە ئەوانیش هاوپەیمانێتیەکی نەتەوەیی تا ڕادەیەک تۆندڕاون من لەو بابۆیە لەو باوەڕەدام کە پێدەچێت لە گەڕی دووەمدا ئەم پرسەیەک لای ببێتەوە بەڵێ بەڕێز دکتۆر عومەر عەبدولستار شارەزای پەیوەندیان و دەوڵەتەکان سوپاس بۆ تۆ دکتۆر ماندوومان کردیت